هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێم نەکراوە و سوودانی نهێنی ناردنی موچە ئاشکرا دەکات. هەوڵی سەپاندنی هەژماری من بەردەوامە و لەبارەی تەڵتینیش دڵنیایی دەدرێت. نهێنی کۆبوونەوەکەی دوێنێ شەوی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بە بەشداری باخفڵ تاڵەبانی و نێچیروان بارزانی ئاشکرا دەبێت. سڵاوتان لێبێت لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. محەممەد شیع سوودانی لە دوای کۆبوونەوەی لەگەڵ نێچیروان بارزانی ڕایگەیان ئەو پارەی بۆ هەرێم نێردراوە لەسەر بنەمای بڕیاری دادگای فیدراڵی بووە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی کەوا هیچ ڕێکەوتنێکی نوێ لە نێوان بەغدا و حکوومەتی هەرێم نەکراوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە کە چەند ڕۆژێکە میدیاکانی دەسەڵات بانگەشەیەوە دەکەن کەوا بەهۆی هەوڵەکانی سەرۆکی حکوومەت کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر کراوە. هیچ ڕێکەوتنێکی نوێ لە نێوان محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی دۆخی موچەی فەرمانبەران لە چەند ڕۆژێکە میدیاکانی دەسەڵات بانگەشەی بۆ دەکەن و ڕای دەگەێنن بە هەوڵی سەرۆکی حکوومەت کێشە چارەسەر کراوە. قسەکانی سوودانی ئاماژەیەکە بۆ ئەوەی کێشەی موچەی فەرمانبەرانی چارەسەر کردووە بڕیارەکەی دادگای فیدراڵیە بەتایبەت لە تەڵتینکردنی موچەی فەرمانبەران. هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕازیکردنی بەغدا بۆ جێبەجێکردنی پرۆژەی هەژماری من لە شوێنی پرۆژەی تەڵتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بەردەوامە. لە نوێترین لێدوانیدا ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند لە دوای جەژن بانکی TBI کە بانکێکی فەرمیە دێتە ناو پرۆژەی هەژماری من. لێدوانەکە لە کاتێکدا تاوکو حساب بە فەرمی بانکی TBI بانکی بازرگانی عێراقی هیچ لێدوانێکی لەم شێوەیەی نەداوە کە دێتە ناو پرۆژەی هەژماری من. لە هەمان کاتدا لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی دوێنەی خۆیدا محەممەد شیع سوودانی جەختی لەوە کردەوە کە پرۆسەی تەڵتینی فەرمانبەرانی هەرێم ئەنجام دەدرێت و هەتاوەکو ئەو کاتەی ئەنجام دەدرێت ئەوان تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەن. دوێنێ شەو لە بەغدا کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بە بەشداری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی پارتی و باخفڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و سەرکردەکانی دیکەی چوارچێوەی هەماهەنگی بەڕێوەچوو. لە دانیشتنەکەدا چەند پرسێک تایبەت بە هەرێم گفتوگۆی لەبارەوە کراوە کە دیارترینیان بابەتی یەکلاکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووە. لە کۆبوونەوەکە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بە نێچیروان بارزانیان ڕاگەیاندووە بڕیاری دواخستنی هەڵبژاردن تەنها بەدەستی ئێوە نییە و پاساوەکانی دواخستنیش لاوازن. لایەنەکان ڕایان گەیاندووە لە یەک کاتدا دەکرێت هەڵبژاردن دوا بخرێ کە کۆدەنگی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی لەسەر دروست بێت بە تایبەت یەکێتی. لە دوای کۆبوونەوەکەش باخفڵ تاڵەبانی جەختی لەوە کردەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت. نێچیروان بارزانیش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا باسی لە دواخستنی هەڵبژاردن نەکرد تەنها ئەوە نەبێت ڕایگەیان کە لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن بکرێت. ستاندەر نیزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.